لە شاری سلێمانی لەلایەن گەلەری ئاری و وەشانی نووسیار کۆڕێک بۆ واژۆکردن و بڵاوکردنەوەی دوو کتێب بە ناونیشانی ژیان بێدەنگ بە مردن قسە دەکا و پێشانگای تەرمەکان بۆ نووسەر ئەمیر ئەمین و وەرگێڕا زانیار عەلی ساز کرا. پێم خۆشە پێناسەیەک یاخود ناسانێک بۆ وەشانی نووسیار بکەم کە خانەیەکی سربەخۆیە لە بواری ڕۆشنبیری و ئەدەبیدا کار دەکات و هەروەها زیاتر لەوە مێژەخت لەوە بکەمەوە کە وەشانی نووسیار هەم ئیش لەسەر وەرگێڕانی لە زمانێکیانی ترەوە بە زمانی کوردی و هەروەها بە پێچەوانەشەوە کار دەکات و ئەمڕۆژ ئەمەیەکێک لە چالاکانی وەشانی نووسیار بەهاوبەشی لەگەڵ گەلەری ئاری کۆڕێکی ناساندن و هەروە واژۆکردنی بۆ دوو لە کتێبەکانی خۆی ئەنجام داوەکە یەکیان بەرهەمی بڵێم ژانری چیرۆکە کە لە نووسینی نووسەری جیهانی و عەرەب حەسەن بەلاسم و کاک زانیار عەلی هاوڕێمان وەریگەڕاوە بەسەر زمانی کوردی و ئەمە کاری یەکەمیە و نووسەرەنیەکە وەری دەیگەڕێ و هەروە کۆڕی دووەمیش کە هەر ئەمڕۆ دەکریا بن بەشی دووەمی چالێکەکە کتێبێکە هی هاوڕێمان کاک ئەمیر ئەمینی شاعیرە بە ناونیشانی ژیان بێدەنگ بە مردن ئەدوێ کە ئەوڕۆ قەرارە لێرە ناسانی بۆ بکرێت. نووسەری کتێبی شعری ژیان بێدەنگ بە مردن قسە ئەکات کە بە خۆشحاڵیەوە ساڵی 2024 لەگەڵ پرۆژەی نووسیارە ڕێکەوتنێکمان کردو کە پێکەوە چاپمان کردووە دواتریش لە پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە شاری هەولێری پایتەخت لەوێ پرفرۆشترین کتێبەوە وەکو شیعر و دواتریش ئێستا لەگەڵ گەلەری ئاریا بە خۆشحاڵیەوە کۆبینەتەوە بۆ ئەوەی کە مەراسیمێکی ناساندن و چەند هاوڕەیەکی دۆسی ئەدەب و شیعر قسە لەسەر کتێبەکەم بکەن بە خۆشحاڵی لەوەی کاک زانیار کە ئەویش وەرگێری کتێبی پێشانگای تەرمەکانە ئێمە پێکەوە بە بەردەوامی ئەم کارانەمان کردووە هەم لە هەولێر لە کەلار و دواتریش لێرە کە ئێستا لەگەڵی ئارین لە سلێمانین و وا بڕیارەکات ژمێر 5 کۆڕەکەمان دەست پێ بکات. نووسین بە بەردەوامی پرۆسەی کارکردنی بنووسە یاخود نووسەرە لە نێو زماندا و هەموو ئەوانشی کە لە نێو کۆڕ و چالاکیەکانان و هاوبەشی لەگە کۆڕ و چالاکیەکان ئاکەن دواتر هەمیان ئەچنەوە ناو پرۆسەی زمانەوە. منم هەوڵانە بە هەوڵێکی گرنگ و باشە زانم بۆ ڕاگرتن و باشترکردن و ئیدامەدان بۆ زمانەی کە ئێمە بە بەردەوامی هەوڵمان بۆ داوەوە چەندین سەدەی لە ناو ئێمە یا شۆڕ بۆتەوە ئێستا گەیشتوتە دەست ئەمنەوەی ئێمە خوازیارم کە ئەم کۆڕ و چالاکیانە لە شار و شارۆچەکانی تریش بەردەوام بێ بەڕاستی لێرەوە من داواکارم کە لەلایەنی بەرپرسکە بتوانن ئاورێکی جددی لە قەزای سەی سادق بدەنەوە بەڕاستی کە شایانیەوەیە کە ئەو هەمە نووسەرە جددی و باشەی تێدایە خاوەنی هۆڵێکی شانۆیی نییە خاوەنی هۆڵێکی ڕۆشنبیری ئەوە نییە کە وەرکی بەڕاستی حکومەت و وەزارەتی ڕۆشنبیریە بۆ ئێمە هەمیشە سلێمانی سەنتەری ئاراستەکردنی ئێمە بووە بۆ شیعر و ئەدەبیات ئێمە هەمیشە لە سلێمانیەوە بەشداری فیستیڤاڵەکانمان کردووە بۆ بەردەوامیش ئەمە ژێکێکە لەو چالاکیە جوانانەی نووسیار کە لەگەڵ گەلەری ئاریاوە دڵنیام لەوەی کە بەردەوامە بێت و ئەم جۆرە چالاکیانە خزمەتێکی باش بە زمان و بە شیعر و بە ئەدەبیات ئێمنەتەوەیەکات.